خێرهاتنێکی گەرم لە وەفدی ئەنجومەنی وەزیران دەکەین بە سەرۆکاتی بەڕێز دکتۆر دیندار زێباری. سڵاوی خوای گەورەتان لێبێت و هەموو لایەک بەخێر بێن. ئەمڕۆ زانکۆی نۆلێژ لە بەردەوامی کار و چالەشە زانستیەکانی بۆ بەشداری لە بایەخدان بە پرسەکانی ناو کۆمەڵگای کوردستانی ئەو چالاچەی ڕێخستووە لەبارەی مافەکانی مرۆڤ. بە دوو بریاری گرنگ ئێمە توانیمان پەیوەندی دروستکەین لەسەر ئاسی نێودەوڵەتی. سپاس بۆ ئێوەی ئازیز، سپاس بۆ کەناڵی زانکۆ نۆڵەج. ئەمە بۆ خۆم وەکو شەخسی سەردانێکی باشە، بۆ ئێمەش وەکو حکوومەتیش ئەم جۆرە سەردانانە گرنگە کە لە هەم زانکۆکانی ئێمە و هەم لە جیلی نوێ ئێمە کە گەنجەکانمانن زۆر زیاتر لە یەکتر نزیک بین، زیاتر شارەزای و ئاشناییان هەبێت لەسەر ئەدای حکوومەت، لەسەر پلانەکانی حکوومەت و لەسەر ئەو ئاستەنگانەش کە لەبەر حکوومەتدا هەیە. بۆیە تەسەوڕەکەم نزیکبوونی دەرپرسانی حکومی لە ناوەندەکانی خوێندن و بۆ ئەوەی هەم تەسقیفی گشتی هەبێت، هەمیش ڕۆیای گشتی حکوومەت وەکو خۆی بدرێت لە نزیکەوە، تەسەوڕەکەم شتێکی گرنگ و باشە. دیارە ئێستا میدیایەکی زۆر سەرقاڵی گواستنەوەی هەواڵە و دەتوانم بڵێم هەڵسەنگاندنە، بەڵام ئەوی ئێمە گرنگە بەنسبەت ئێمە تەواجدی فعلی وەڵام و بەدواداچوونی قسەی گەنجەکانمان بێت و پرسیاری گەنجەکانمان بێت، ئەتوانم بڵێم زۆر زۆر گرنگە لەم قۆناغەدا و نزیکبوونی گەنجانیش پرۆسەیەکی گرنگە کە حکوومەت هەمیشە لەسەر خەتم بەم بابەتە و لە کابینەی نوێم خودی جەنابی سەرۆکی حکوومەت زۆر زۆر پاڵپشتی ئەوەیە کە هەر هەمومان ئەوانەی کە بەرپرسیارەتیان هەیە نزیک بن لە ناوەندەکانی خوێندن، نزیک بن لە گەنجەکان، نزیک بن لە خەڵکی خۆمان، دوور نەکەوینەوە لەو خەڵکەی کە دەنگیان داوە بەو پرۆسەیە و نەک مەبەستیشمان تەنها مەوزوعی دەنگدانەکەیە، بەبەستمان ئەوەیە کە حکوومەتی ئەم خەڵکەیە و ئەم خەڵکە ساحبی ئەم حکوومەتەنە. سپاس.